سەفین لە بندێ یەکێتی لە بنایە. ئەمە ئەو وتەیەی سەرۆک مامجەلالە کە خستیا سەرزاری هەموو یەکێتیەکان هەر لە ڕێگەی ئەم وتەیەوە نارانی یەکێتی بێ ئومێد کرد لەوەی پیلان و بەرنامە بۆ لاوازکردن و نێشتنی یەکێتی دابڕێژن. گەنجان و لاوانی قەزای سۆران لەسەر چیای سەفین پەیامی بەڵێ بۆ سەرکەوتنی یەکێتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕادەگەێنن. بەرەو چیای سەرکەشی سەفین بەڕێکەوتین بۆ گزارشکردن لەو پەیامە لەم وتە جوانەی سەرۆک مامجەلال کە ئەڵێ سەفین لە بندێ یەکێتی لە بنایە. ئامانجمان پاڵپشتیکردن بوو لە سەرخستنی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەیادهێنانەوەی وتە بە نرخەکەی سەرۆک مامجەلال کە ئەڵێ سەفین لە بن بێ یەکێتی لە بنایە. ئێمە شەڵێن نە یەکێتی لە بندێ و نە سەفینی شاڕوخێ و نەمامیش هەرگیز بیرەچێتەوە. وەک گەنجێکی سۆران وەک گەنجێک کچێکی باڵەکایەتی هاتوین بەڵێنی خۆمان دووپات دەکەینەوە بۆ لیستەکەی 105 مامەکیان. لێرەوە دووپات دەکەینەوە بە مامەڵێن سەفین لە بندێ یەکێتی لە بنایە بەدەنگ سی مانگ ئیشاڵا ئیسپات دەکەین سەرکەوتنێکی گەورە بەڕێوە ئیشاڵا سندوقەکان سەوز پۆشەکەین. زنجیراتیاکانی سەفین شوێن و پەناگەی پێشمەرگە و لانکەی شۆڕشی نوێی گەلەکەمان بووە بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. گەنجان و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دایانەوێت بەرەو چیای سەفین سەرکەون لەوێوە بڵێن نە سەفین لە بندێ و نەیەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بندێت. من وەک شەهیدێک داوا لە هەموو کەسکاری شەیدان دەکەم کە دەنگدەن بە لیستی مام لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان. داوا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم لە سەرجەم دایکی شەهید دەکەم خوشکی شەهید دەکەم خێزانی شەهید دەکەم هەموویان بچن سەر سندوقی ڕۆژی سینۆ گوڵبارانی بکەن گوڵ سەوزی بکەن سندوقەکان. من وەکو کچە شەهیدێک داوا لە هەموو بنەماڵی شەهیدانەکەم دەنگ بدەن بە 105. ئێمە بۆیە کار دەکەین بۆ سەرخستنی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە لیستی یەکێتی لیستی تاکە شخصێک نییە لیستی تاکە بنەماڵەیەکی نییە لیستی شەهیدانە. 105 گەنج و لاوی سۆران وەک هێمایەک بۆ سەرخستنی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سەفینی خۆشناوەتیەوە بەڵێن دووپات دەکەنەوە کار بکەن بۆ زیندوهێشتنەوەی ئەو وتەیە کە دەڵێت سەفین لە بندێت یەکێتی لە بنایەت و لە ڕۆژی دەنگدانیش هەموو هەوڵێکیان بۆ سەرخستنی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، شەقلاوە.